داوا لە حکوومەتی هەرێمی کوردستانەکەم خێری دەگاتەیە بە ساحب خانەکان بڵێ کرێ ئەو ماگەیان لێ وەرنەگری. ئەرێ وەڵی زۆر مەمنونی ئەو حکوومەتی هەرێمی نەما نەمدایە جارێ ناوە ئەو جارێ کرێم نەدایە ناوەلا بە خۆم و بە کوڕم هەموو کرێچینە. ئەرێ وەڵا وەڵاهی بە تەمای خوای گەورە تێگەیشتی ئەمە مەمنونین لە حکوومەتی هەرێمی کوردستان لە کاک مەسعود بارزانی لە کاک نێچیری لە کاک منسووری تێگەیشتی یعنی ئەگەر ئاسان کاری بکات تێگە لە بە هەپارێ مۆلدەی پارێ مۆدەکەی وەرنەگرن. زۆر مەمنونم. بابەتێکی گرینگە وە کێشەیەکی ئێستاکە ئێمە کۆمپانیاکان عقارەت وەکو نووسینگەکان عقارەت پێوە دەناڵێنین. گەورەترین گرفتمان بریتە لەوەی کە خاوەنمڵکەکان داوای کرێ دەکەن لە هەمان کاتدا ئێمە کاتێک پەیوەندی بە خاوەن کرێچەکان دەکەن کە لەگەڵمان گرێبەستمان لەگەڵ ئەنجام داون ئامادەنین پارەکە بدەن لەوەی 2 مانگە کاریان نەکردو لە ماڵەوە بێکار بوون و لە کەرەنتین دابوون و لە ئێستاشدا بازار کراوەتە بە هەمان شێواز لەبەر نەبوونی پارە و موچە پارە لە بازارنە کاریان دەست ناکەوێت و پاریان نییە. ئەمە گرفتێکی گەورەیە کەسە دروست بووە نە خاوەنمڵکەکان لیان خۆش بوون و نەکرێ کچەکانش پارەیان بیدەن. هەوکارەکەش دەگەڕێتە بۆ یەکەم کەرەنتین، دووەم نەبوونی موچە، سێم نەبوونی یارمەتی حکوومەتی هەرێمی کوردستان لە بوارەدا. بەڕاستی کەمتەرخەمی حکوومەتی هەرێمی کوردستان کارەساتی لێ دەقەمێت لە پاش چەند ڕۆژی و لە چەند هەفتەی داهاتوودا چکار لەبەر ئەوەی کە کێشێکی گەورە دروست دەبێت لە بین نێوان خاوەنمڵک و کرێچەکان لەوانەیە خاوەنمڵکەکانش عەقیان بێت لەبەر ئەوەی کە تاکە سەرچاوی داهاتیان کرێیەک بێتن هەندێکیان وەلا ئەمان کاتدا گرێبەستە چەند ئەنجامدا پێویستە کرێچی پابەند بە گرێبەستەکەی. بەڵام لە ڕووی قانون و لە ڕووی ئینسانی شەوە شتێکی پێ دەڵێن قوتل قاهرە کە لە دەستی ئێمە و ئینسان و قانوندان نیە کە ئەم نەخۆشیە هاتە کوردستان. بۆیە ئەوەی کەمتەرخەمە ئەوەی کە بە ئەرکی خۆیان لە ساو حکوومەتی هەرێمی کوردستانە نەکشتێتر بۆیە پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان بە ئەرچ خۆی هەڵسێ لە باجی خان و بەرەی ساڵی 2020 بۆ 2021 لە خۆش بێتن بۆی بتوانێت بە ئیجباری خاوەنمڵکان ئیجبار کاتن کە کرێی مانگە یا 2 مانگ لە خاوەنمڵکان خۆش بێت. بۆ نمونە ئێستا ئێمە لە ئیسکان لە ئیسکان زادە ئیسکان ئەو چێشخانانە 2 مانگەش کە ناکرێتەوە 3 مانگە داخراوە و کریان لە 30 وەرەقە بۆ دەفتەرێک دۆلار لە سەریانە کاتێک کاریان نییە کاسبیان نیە وەڕێگەی پێدراویان نیە بۆ کردوەکانەکان دەبێت حکوومەت هاوکار بێت ناکرێت لە ژوورەوە کاتن هاوکاریش نەبێت.